یەکەم ڕێو شوێنی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە بەغداوە بەسەر حکوومەتی هەرێم سەپێنرا. خراپی دۆخی حکومڕانی کوردستان گەیشتە لووتکە دوای پەرلەمان دەسەڵاتی دادوەریژی فلیز بوو. شەڕی هاوبەشی بەغدا و واشنتۆن دژی گەندەڵی دەچێتە قۆناغێکی دیکە و دۆسیەی دیکە هەڵدەدرێتەوە. لا چوارچێوەی هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی حکوومەتی زەیدی پلانی داخستنی سەرجەم دەواازە قاچاقەکانی هەرێمی کوردستانی دەرکرد. لا کۆبوونەوەیەک بۆ جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا فاڵە حساری وەزیری دارایی عێراق ڕایگەیان سەرجەم دەواازە نایاساییەکانی هەرێم کە مەرجیان تێدانیا دادەخرێن. لا هەرێمی کوردستان زیاتر لە 22 دەواازەی سنووری هەیە کە تەنها 6 دانیان لەلایەن بەغدا دانی پێدانراوە. ئەوانی تر کاری گەندەڵی و قاچاغیان تێدا دەکرێت. جێبەجێکردنی ئەم بڕیارە دەبێتە یەکەم ڕێ و شوێنی عێراق دژی گەندەڵکاران لە هەرێم دوای دەستپێکردنی پرۆسەکە لە بەغداوە. چاوەڕێ دەکرێت بەرپرسانی کوردیش لە قۆناغەکانی دیکەی شەڕی گەندەڵی لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت. لەگەڵ ئەوەی لە بەغدا حکوومەت و دەسەڵاتی دادوەری بەیەکەوە هەڵمەتێکی فراوانیان دژی گەندەڵکاران دەست پێ کردووە کە بەهۆیەوە دەیان گەندەڵکار گیراون کەچی لە کوردستان دوای پەرلەمان ئێستا دەسەڵاتی دادوەری و دادگای پێداچوونەوە بەهۆی ناکۆکی پارتی و یەکێتی پەکخراون. لەتیف شێخ مستەفا پسپۆڕی دادوەری لەم بارەوە ڕایگەیان ماوەی مانگێک زیاترە لە دادگاکانی سنووری سلێمانیەوە هیچ دۆسیەیەک نانێردرێ بۆ دادگای تەمیز. پێش ئەوە دادگای تەمیز چەند جارێک داوای دۆسیەکانی لاهو و شێخ زەنگیان کرد بەڵام لە سلێمانیەوە نەنێردرا. بەڵام لە ئێستادا ئەوە ماوەی مانگێکە هیچ دۆسیەیەک نانێردرێت. وەتیشی بیانووی دادگاکانی سلێمانی بۆ نەناردنی داواکان بۆ دادگای تەمیز ئەوەیە کە گوایە پارتی لاولێر کۆنتڕۆڵی دادگای تەمیز و ئەنجومەنی دادوەری کردووە و دەستێوەردانی تێدا دەکات. دوای تەواوبوونی هەنگاوی یەکەمی دژی گەندەڵی کە گرتنی دەیان بەرپرسی باڵای عێراقی لێکەوتەوە ئێستا ئامادەکاری دەکرێت بۆ هەڵدانەوەی چەند مەلەفێکی دیکەی گەندەڵی و گرتنی بەرپرسانی دیکە. لەم بارەوە عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق لا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیان شەڕی گەندەڵی بەردەوام دەبێت و بەڵێن دەدەین نەوەستین تا سزادانی گەندەڵکاران. هاوکات ئەمڕۆ وتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیان هەژمارێکی تایبەت دەکەنەوە بۆ ئەو پارانەی کە لە کاتی هەڵمەتەکاندا دەستی بەسەردا دەگیرێت و دەیجێڕنەوە بۆ خەزێنەی گشتی دەوڵەت.